بەهۆی کێشانی نێرگەلە بەشێک لە شاخی گۆیژە سوتاو بەو هۆیەوە زەرەر و زیانێکی زۆر بەر پوش و پاوانی ناوچەکە و ئەو دارسنۆبەرانە کەوت کە ماوەی چەندی ساڵە نێژراون و جوانیان بە سلێمانی بەخشی بوو. بەڕێوبەری دارستان و پاوانی سلێمانی ئەوە دەخاتە ڕوو ئاگر لەو ڕووبەرانە نەکەوتۆتەوە کە ئاگەر بڕ کراوە بەڵکو لە شوێنی دیکەوە سەری هەڵداوە. هەر ئەمەش گریمانەی بانقەزکردنەوەی ئاگرەکە بەهێز دەکات. ئەو بەرپرسە لە پەیامەوە داوایەکیش ئاڕاستەی بەرپرسانی سلێمانی دەکات. بەداخۆ هۆکاری ئەم جارش بوونی کۆمەڵی گەنج وەکو دەرەکەوێت لەسەر شاخی گۆیشە لە وەختی نێرگەلە کێشانە یا وەختی جگەرە کێشانە کە لە دوای 12 شەوە زیاتر بە تەحدید ئەوەیە ئاگادار بووین لە دوونی و شەوە کە ئاگاداری ئەمەکراو کە سێرمان کرد و چوینە شوێنی مووقع سێرەکەی ئاگرەکە پەرسەنووە. حەجمی ئاگرەکە و قەبارەکەی زۆر بوو ڕوبەرەکەش فراوانە بە خۆشحاڵیەوە لە دەمۆبەیانە کۆنتترۆل کرا وەردە سعات حوت وانەیە دووبارە دەستی پێکردەوە تاوەکو سعات دەوری دوو جار ئاگرەکە دروست بۆتەوە هاتۆ کۆنتترۆل کراوەتەوانێ. پەیامی ئێمە بۆ هەم بۆ هاوڵاتیان هەم بۆ کاربدەستانی سلێمانیمان بە ڕێزیان کارێکی وا بکەین ئەوانەی کەوا لەسەر شاخە بەداخەوە هەموو ئاگرەکانمان لە دوای 12 شەوە دروست دەبێت کە لە شاغە مێننەوانێ وەکو ئەوەی کە بتوانین بیپارێزین بە ئێمە ناپازی وەکو بەڕێوەبەراتی دارستان و پاوانی سلێمانی ئەوە ئەبێ هێزێکی لیژنەیەکی ئەمنی بە قووەت دروست بکەن کەوا بتوانێت لێپێچینەوە لەگەڵ ئەو هەموو زیادە ڕۆیە ئەو هەموو خەڵکەکەوا شەو ئەچێتە ئەوێ ئەم ئاگرە لە ئاگرڕەکانەوە نهاتوێتەوە ئەم ئاگرە لە شوێنێکەوە هاتووە کەواش قەت جێشکمان نەبوو لێ و ئاگرە بێتە خوارەوە. لای خۆیەوە بەرپرسی ڕاگەیاندنی پۆلیسی دارستانی سلێمانی ئەوە ئاشکرا دەکات سەرەڕای دەستگیرکردنی 3 کەسی بەڕەگەس عەرەب کە گومانیان لێ دەکرێت کەوتنەوەی ئاگرەکە کاری ئەوان بێت بەڵام لێکۆڵینەوە لە هۆکاری ئاگرکەوتنەوەکە بەردەوامە و تا ئێستا زەرەر و زیانەکانیش ئاشکرا نەکراون. و سێ مەفرەزەی ئێمە لەوانە بۆ کۆنتترۆلکردنی ئاگرەکە دیارە بەپی بە دوواداچوونی مەفرەزەکانی ئێمە تاوەکو ئێستاکەش سەرقاڵی ئەوەن بە دوواداچوونی ئەوواکەن سەرپێچیکاران دەستگیرکەن و ڕوبەڕووی یاسایکەنەوە. دیارە سێ هاوڵاتی بەڕەگەز عەرەب لەوانە سەرقاڵی نێرگە لە خواردن بوونە گومانەکرێت کە دەستی ئەوان بووبێ ئەمە ئاگرە لە دەستیان کەوت بێتەوە و تاوەکو ئێستاکەش مەفرەزەکانی ئێمە بە دوواداچوونەکەن بۆ ئەوەی بزانن ئایا هۆکاری کەوتنەوەی ئاگرەکە لە ڕێگەی ئەم گەنجانەوە لەو شوێنە کە نەرگەلیان کێشتووە ئەم ئاگرە کەوتێتەوە تاوەکو ئێستێمە بەردەوامین بێگومان لەبەر ئەوەی ڕوبەرێکی بەرفراوان سوتاوە لە سنوورەکە نەمانزانیوە تاوەکو ئێستا لیژنەمان پێکێناوە لەگەڵ دارستان و پاوانە بۆ ئەوەی بزانین ئەو ڕوبەری سوتاوە چەند دۆنما بەڵام زەرەر و زیان بەرپوش و پاوان کەوتووە واروها لە شوقەکانی گۆیژەش هاوڵاتیان لە تاو دووکەڵەکە هاتوونەتە خوارەوە. زۆر بەداخەوە لە کاتێکە ئێمە دارێکی بەم شێوەیە ئەچێنین یاخود ئەنێژین ئەمە چەندین ساڵیەوە ئەمدارە دێتە بەروپی ئەگا بەڵام بەداخەوە لە ئەنجامی کەمتەرخەمی ئایا جگەرە بێ فڕێدانی جگەری نەکوژاوە بێ نێرگەلە بێ یاخود کاتی گەشت و سەیرانەکان گەشتیاران دڵنیانە بن لەوەی لە دوای خۆیان پشکۆکە بکوژێنەوە ئەم زەرەر و زیانە بەر ئەم داراگە کە بە چەندین ساڵیەوە ئەمدارە دێتە بەر بەڵام لە ماوەی چرکەیەکە ئەمدارە لە ناوە ساڵانە و لە وەرزی هاویندا بە هۆکاری نادیار و جۆرا و جۆر بەشێکی زۆر لە پوش و پاوان و دارستانی هەرێمی کوردستان دەسووتێت بەڵام تا ئێستا نەتوانراوە ڕێگری لە دووبارە بوونەوەی حاڵەتەکانی ئاگرکەوتنەوە بکرێت. لە ساڵی 2016دا جارێکی دیکە شاخی گۆیژە و بەشێکی زۆری پاوان و دارستانەکانی لە وەرزی هاویندا سووتە تا ئێستاش نەتوانراوە ئاسەوارەکانی ئاگرکەوتنەوەکەی 4 ساڵ لەمەوبەر بسڕدرێتەوە و ڕوبەرە سوتاوەکان سەوز بکرێنەوە. ئەردەڵا محەممەد کەناڵی پەیام سلەیمانی.